وانەی سێەمی سروشناسی دەست پێ دەکەینەوە لەوانەیە پێشوە پەرەگرافەکەمان خوێندەوە هەندێک ڕوونکردنەوەماندا ئێستا جارێکی تر ئەو پەرەگرافە و پەرەگرافەکەی دوایەوە دەخوێنمەوە بۆەوەی بە ڕۆشنتر بچینە ناو بابەتەکە. ئەرستۆ دەڵێ لەمەژا ڕێگایە کە ئەوەمان لێ دەخوازێت لەو شتانەوە کە لە ئێمەوە زاندا و ڕۆشنن بەرەو ئەو شتانە بڕۆین کە لە سروشت خۆیدا زاندا و ڕۆشن. ئەو شتانەی لە ئێمەوە لێرەوەی تر ئەوەی کە وتوویەتی جارێکی تر دەیڵێتەوە بۆەوەی ڕۆشن بێ ئەڵێ ئەو شتانەی لە ئێمەوە زانداون ئەو شتانە نین کە بە شێوەیەکی ڕەها زانداون کە بە شێوەیەکی ڕەها زانداون. لێرا ئەم وشەی ڕەها بە شێوەیەکی ڕەها زانداون شتێکمان بۆ ڕۆشن دەکاتەوە لە عینەکەی ئاڵۆزیەکەی ڕستەکەی پێشوو. لەو شتانەوە دەست پێ بکەین کە لە سروشدا شاراون و ببوون. هەر بۆیە دەبێت ئەم ڕێگایە بگرین و لەو شتانەوە دەست پێ بکەین کە لە سروشدا شاراون و لە ئێمەوە ئاشکران جا بەرەو ئەوانە بڕۆین کە لە سروشت خۆیدا ئاشکرا و زانداون. لێرا جارێکی تر دەمانباتەوە ناوەوەی کە لە سروشتا زانداون کە لە سروشتا زانداون وتمان ئەگەر زانەرێک نەبێت سروشت ئەوەی کە لە سروشتا هەیە ناکرێت بێتە زانداون. چونکە کەسێک کە شتەکان دەزانێ وا دەکا ئەوەی کە لێرە هەیە زانداو بێ نەک بەوەی کە لە ناو سروشتا هەیە زانداوە. ئێستا من هەوڵ دەدەم جارێکی تر لەگەڵ ئەم پەرەگرافە بڕۆم بۆ زیاتر ڕۆشنی بکەم. تەبانم ئەمەی کە لێرە ئەرستۆ باسی دەکات کێشەیەکی دواتر لە گەڵ سەرهەڵدانی فەلسەفەی ئەوروپیا کە دەبێتە ئەپسمۆلۆژیا ینی زیاتر پرسیاری ئەوروپیەکان لەگەڵ دیکارت لەگەڵ لایبنیتس دوایەوانیش پرسیاری ئەوەیە ئێمە ینی چۆن دەزانین بە چی دەتوانین شتەکان بزانین وە چۆنیش دەیزانین. فەرزەن دیکارت دەگەڕێ بە شوێنەوە کە چۆن ئێمە دەگەین بە زانینێکی یەقینی کە زانینی ئەو شتە بێ کە وەک خۆی هەیە. پرسیاری زانین پرسی زانین لە ئەساسا پرسێکی ئەوروپیە لە ڕاستە ینی پرسێکی گریکی نیە. پرسی گریکی پرسیار بووە لە بوون بەڵام پرسی عەقڵی ئەوروپی پرسینەوەیە لە زانین. لەبەرەوە لە ئەمەی کە لێرا ئەرستۆ ئاماژەی پێداوە دەبێتە کێشەیەکی گەورە دواتر لە فەلسەفەی ئەوروپیا ئەو مناقەشەت هێنە دروست دەبێت لە نێوان جۆن لۆک و لایبنیتزە دەبێنێ و دوانە لەسەر معرفە کایە معرفە زانینەکە ئەمە دەیزانین لە ناومانە هەیە یا وەکو لە دەرەوە وەری دەگرین. ئایا لە دەرەوە دێت و لە ناومانە نەقش دەبێت یا وەکو لە ناوە زانینێک هەیە ئێمە بەبێ ئەو زانینە ناوەکەی خۆمان ناتوانین دەرک بەو شتانە بکەین کە هەن. لێرە ئەم پەرەگرافە ڕوون دەبێتەوە ئەگەر بێت و بچینە ناو ئەم باسەوە. ئایا دەبێت پرسیارەکە ئاوا بکەین؟ ئەگەر ئاوا بیرکەینەوە کە شتەکان وەکو ئەرستۆ دەڵێ شتەکان بە سروشتی لە خۆیانە ئاشکرا و زانداون و ئێمە شتەکان کە دەزانین سەرەتا لە ڕێهەستەکانەوە ئەمە زانینێکە و ئەو زانینێکی ڕەهای ئەو شتەیە شتێکی ترە. ئەمە هەر لە ڕێگەی تەبانەوە پێمان ناڵێ باشە ئەم زانینەی کە هەستەکیە دواتر چۆن ئێمە دەگەیەنێ بەو زانینەی کە لە شتەکە هەیە و شتاکو ئێمە نەمانزانیوە یانی ئیمکانی هەیە بیزانین. ئەو هیچمان لەم بارەیەوە پێ ناڵێ بەچی دەگەین بەمە. تەمان ئەوەی بەچی دەگەین بە زانینی ئەوەی کە بە هەستەکان بە ئاسانی دەرک ناکرێ و دواتر دەبێت دەرکی پێ بکەین پرسیار نیە لە ئەرستۆ. بەڵام ئەمە پرسیارە لە چیە؟ لە فەلسەفەی ئەوروپی عەقڵی ئەوروپی تر ئەم پرسیارە دەوروژێنە و تا ئێستاش هەر چییە هەر بەردەوامە لەم پرسیارە.
طبعا ئەو دوو تەسەورەوە کووتمان دروست دەبێت ئەگەر بێت و ئێمە وادابنین ئەو شتانەی کە بۆ ئێمە زانراون ئەو شتانەش کە لە شتەکە خۆیان بە سروش وەکو ئەو دەڵێ ئاشکرا و زانراوە یا بە شکڵێکی ڕەها ئێمە زانراون یعنی بەبێ ئێمە ئەو ئیمکانی ئەو زانراویەی تایە ئەمە لە چێوەیە ئەگەر بێت و هەستەکان تاکە شتێک بن وەکەوەی جۆن لۆک دەڵێ معرفەی ئێمە دروست بکەن ئەو کاتە ئێمە بۆ ئەوەی شتێک وەکو خۆی لە دۆخە ڕەهاکەیە ینی ئەوەندەی کە ئیمکانی هەیە بیزانین دەبێت چی بکەین دەبێت ئەو شتە گەورە بکەین دەبێت وای لێ بکەین کە هەستەکانمان ئەو مەودایی کە تایە هەست بە شتەکە دەکەن زیاتری بکەین لەوەی کە هەیە یاسە بۆ نمونە مەودای بینی مەودایەکی ئەوەی کە ئێمە بە سروشتی دەبینین چامان دەبینێت مەودایەکی دیاریکراوە ئێتە زۆر دوورکەوتەوەی ئەمە شتەکە نابینی کەواتە بۆ ئەوەی ئێمە شتەکە دووریشکەوێتەوە ببینین دەبێت شتێک بێنینە ئاراوە کە بتوانێت ئەو شتە نزیک کاتەوە تاوەکو ببینین طبعا ئەوەی لە ڕووی ئەمەلیەوە ئەوروپا پیایە ڕۆشتووە درێژەدان بووە بە لە ڕاستیا ئەو منهەجە جۆن لۆکیە ینی لەوە سەرچاوی گرتووە کە بڕوایان وا بووە ئەگەر هاتوو مەودای هەستەکان فراوان بکەن زیاتر لەبارەی ئەو شتەوە دەزانن کە هەیە ینی ئەگەر مایکرۆسکۆپ و تەلەسکۆپ و ئەمانەی کە هەن هەمووی لە ئەنجامی چیوە هاتوونەتە هەراوە ئەو باوڕێی کە ئەم وەسیلانە یارمەتیمان دەدەن ئەو شتە بە شکلێکی ڕەها بیزانین ینی چەند ئیمکانی هەیە بیزانرێ بیزانین ئەوەندە بیزانین بەڵام ئایا ئەمە وایە تەمان ئەمە ئەو مناقەشەیە کەیتر لە بینی لایبنیتز و لۆکە دێتە ئارەوە تاوان لۆک لە ئەسڵا جۆن لۆک کتێبەکەی لەسەر دیکار دەنووسێکەوە پێ وایە لەناو عەقڵا زانین هەیە و ئەوەی کە لە دەرەوەیە زانینێکی یەقینینی ئەوەی کە هەستەکان پێمان دەدەن بۆی بگەینە زانینێکی یەقینی دەبێت بگەین بەو زانینەی کە لەناو عەقڵا هەیە لە خۆمانە هەیە لەو زانینەوە بچین بۆ ئەوەی کە لە شتەکانە هەیە بە معنایەکی تر ئەگەر ئێمە ڕۆشنتری بکەینەوە یانی ئەو یاسایانەی کە مرۆڤ دەتوانێت دەرکی پێ بکە حیوانێک ناتوانێت دەرکی پێ بکە لە ناو سروشتە ئەو یاسایانە دەبێت لە ناو عەقڵی ئێمە هەبن جا ئێمە دەتوانین دەرکیان پێ بکەین لە دەرەوە ئەگەر ئەمانە لە ناو عەقڵا نەبن ئەوە دەرکردنیشیان لە دەرەوە ممکن نابێت ئەمە بیرکردنەوە دیکارتێکەیە بەڵام لای جۆن لۆک نەخێر ئێمە لە ناو عەقڵمان لاپەڕەیەکی سپیە و ئەو زانینە هەمووی لە دەرەوە وەک ئەوەی کە ئێمە دەیزانین وەک ئەوەی کە چۆن دەیزانین ئاوا لە دەرەوە هەیە و دەگوازرێتەوە ئەو کاتە ئەگەر ئاوا بێ یانی چی یعنی ئێمە تەنها بۆ زانینی شتەکان پێویستمان بەوەیە حدودی هەستەکانمان بەهێزکەین یعنی توانای بینینمان لەوە بەهێزتر بکەین کە هەمان ئەی بەچی بەهێزی دەکەی ئەم چاوە بەهێز ناکرێت وەسیلەیەک دەدۆزینەوە بۆ ئەم بەهێزکردن ئەویش چییە مایکرۆسکۆپە تەلەسکۆپە مایکرۆسکۆپە بۆ گەورەکردنی ئەوەی کە هەیە بۆ بینینی ئەو شتە بچووکەکە تەلەسکۆپیش بۆ ئەوەی کاوەی لە فەزا هەیە ئێمە نزیکی خەینەوە تا ببینێت ئەمە چیمان بۆ دەکات ئایا فعلەن هەربوونی مایکرۆسکۆپێک کاتێک ئێمە دەیەنین خانەیەکی پێشی دەکەین یا وەکو کریستاڵێکی پێ ئەفۆن ینی پێ گەورە دەکەین نەکشی دەکەین پێ گەورە دەکەین کاتی ئەمام شتانە دەبینین دێن و دەڕۆن و دەجوڵێن وەسفکردنی ئەم شتانە وەکو چۆن ئاوادەیان بینین ئەمە زانینە ئایا بەمە ئێمە شتەکانمان زانیوە ئایا بەمە دەگەینە ئێمە بنەماکان یا وەکو ئێمە چەند ئەم شتانە تەمان لەمەوە دەگەینە دەکرێت بگەینە توخمەکان دەکرێت بگەینە توخمەکان بەڵام ئەمەش کاتێک ئێمە توخمەکان جا دەکەینەوە کاتێک توخمەکانیش
دەبێت شی بکەینەوە لە ناو توخمەکانی شاشتانێکی تر هەن لێرە تووشی کێشە دەبین. یعنی لا يزال فیزیا ینی هیچ تاکو لەو دڵنیایە نییە کە گەیشتووە بە ورترین شت لە ناو بۆ نمونە گەردیلە، هیچ تاکو دڵنیایی تەواو دروست نەبوو لە مۆزوع. لە مۆزوعی بایۆلۆجیا هیچ تاکو مۆزوعی خانە و مۆزوعی و DNA وانە هیچ تاکو بەڕاستی شتێکی غامزە، هیچ تاکو ڕۆشن نیە. وا چەندیش گەورەتری بکەین هەر ڕۆشن نابێتەوە، شوێنێکی هەیە بە تاریکی دەمێنێتەوە. ئەو شوێنێک کە بە تاریکی دەمێنێتەوە ئەو منتقەی گەستەکی ئەمەی کە کێشەی دروست کردووە ئەوەیە ئێمە وا تەسەوور بکەین بەوەی کە لە ڕێگەی ئەمانەوە ئەو شتەی منتقە هەستەکیەمان، یعنی ئەوەی کە ناهەستەکیەوە ئیمکانی هەیە بێتە ناو هەستەکانەوە بیبینین، هێنامانە ناو منتقە هەستەکێکەوە بینیمانیان ئێو شتەمان زانین. ئایا زانین ئەمەیە؟ فەرەزەن شانێکی زۆرەیە ئێمە پێویستمان بەم جیازانە نییە، بە مایکرۆسکۆپێک نییە گەورەکەین، ئەوەی کە هەر لێرە دەگوزارێ. ئەگەر ئێمەم لە حەزەمان کردبێ ئەسڵەن سەرەتا خۆم وەسایلانە نەبوون، ئەی باشە عەقڵی مرۆڤ چۆن دەرکی بە یاساکان کردووە. باشە لەناو گریکا کە هیچ وەسایلێکی ئەو تۆ نەبووە، ئەی چۆن ئەم بنەمایانەی زانستەکان دەرکی پێ دەکرێت. ئەمە چیمان پێ دەڵێ؟ ئەمە ئەومان پێ دەڵێ کە منتقەیەکەیە ئێمە پێویستمان بەچی نییە؟ بە هەستەکان نییە بۆ زانینی. ئەگەر ئێمە بمانەوە بە هەستەکان بیزانین هەر بە تاریکی دەمێنێتەوە. فەرزەن عالمێک بێنە پێشتاوتان زانایەکی کیمیا یا زانایەکی مەجای فیزیا شتێکی لەناو لەژێر مایکرۆسکۆپێکا دانەوە کە ئاوا سێری دەکاتە من کە پێشتر سێری دەکات شتێکی یەک گورت و پارچەیەک و شتێکا لەوێ هەیە، بەڵام دواتر کە ئەمەی لەسەردا دەنێ یەک گیان دەکرێتەوە لەناو ئەمایە دنیاشتی ورد و توزانم ئەوانە هەن، بەڵام بەمە دەگاتە بەچ زانینێک. ئەوەی کە ئیمکانی هەیە لە ڕێگەی مایکرۆسکۆپێکەوە پێی بگەین تەنها یەک شتە، تەنها شیکردنەوەی شتەکەیە بۆ توخمەکانی. یعنی ڕەبتی بەچێوە هەیە؟ ڕەبتی بە هیولاوە هەیە. ئەی باشە دوای ئەمە چی؟ ئەی ئەو زانینەی کە لە فیزیا هەیە لە کۆ سەرچاوە دەکرێت؟ لەوە سەرچاوە ناگرێت کە من ئەمە دەبینم دەجوڵێتەوە. بۆ نمونە من ئەستێرەکانیش دەبینم چی؟ دەجوڵێنەوە. بەڵام ئەم جوڵەیە لەسەر چ بنەمایەکە، ئەم بنەمایە بە شێک شکڵێکی هەستەکی ئێمە ناتوانین بە هەستەکانمان دەرکی پێ بکەین، چونکە ئەم بنەمایە شتێکی هەستەکی نییە. قانونی جاذبیەت بۆ نمونە شتێکی هەستەکی نییە ئێمە هەستی پێ بکەین، هەر لەبەرەوەیە ئەم هەمووسێوە کەوتە خوارێ و کەس دەرکی بەوە نەکە شتێکی ئاوا هەیە. ئەی ئەمە چۆن دوایی دەرکی پێکرا؟ ئە لێرە دەرکی پێ کردووە بەر لەوەی لە دەرەوە دەرکی پێ بکات. وە لە لایەکی تریشەوە ئیمکانی ئەوە نییە ئێمە دەرک بە یاساکان بکەین ئەگەر بێت و بەلایەنی کەمەوە کۆدی ئەو یاسایانە لەناو عەقڵان هەبێت. ئەمە زانم وەکو چی وایە؟ وەکو ئەوە وایە تۆ بیت چونکە سروش ناسی هەموو زانستێک کە هەوڵی ناسینی ئەوی تر دەدا وەکو وایە قسەی لەگەڵ بکە، وەکو وایە بە زمانێک لەگەڵ یا بدوێ، زمانێکی مشتەرەک. هەر ئەوەیە بە شوێنە و زمانە گەڕاون کە تەبیعە هەیەتی، زەمانێک پێیان وایە ڕاضیادە و زمانەیە کە سروش دەیەتی. وابزانم گالیلۆیە باسیەوە دەکا کە ئەگەر ئێمە سروش زمانی تەبیعەیە دەبێ و زمانە ئەفەن ڕاضیات زمانی تەبیعەیە دەبێ بیزانین. ئەم زمانە چییە؟ ئەمە شتێکمان پێ دەڵێ لەبارەی پەیوەندی ئێمە لەگەڵ ئەو شتەی کە دەیزانین. بۆ نمونە دوو کەس باورامی قسە دەکەن، ئەگەر بێت و ئەو سیستەمە زمانیە سیستەمە کۆدیەی کە هەیە قسەی پێ دەکەن، لەناو هەردووکیان نابوونی نەبێ ئەو قسەکردنە ئیمکانی نییە. لەبەرەوە دەبێت لە هەردوو لاچی هەبێت ئەو سیستەمە هەبێت تاوەکووە و گفت و گۆیە دروست بێت. تەبیعەش بۆ ئەوەی خۆی بکاتەوە بۆ ئێمە خۆی ئاشکراکە، بەل لەوەی تەبیعە خۆی ئاشکراکە دەبێت لەناو ئێمە ئەو کۆدانە
هەبن واو کۆدانە لە ناو بیرکردنەوە دەست بەکردنەوە کرانەوە بکەن لەگەڵ کرانەوەی ئەم کۆدانە چیش دەکرێتەوە بۆمان ئاشکرا دەبێت بەڵام ئەوەی ئاشکرا دەبێ لە ڕاستیە هەستەکی نیە ئەوەی ئاشکرا دەبێ هەستەکی نییە بەڵام ئاسەوارەکانی چین هەستەکی ئەو کاتە ئەوەی ئێمە پێی دەگەین دەرکی پێ دەکەین لەوەی کە هەستەکیە دەیبینینەوە یعنی خۆی نیشان دەدا بەڵام ئەگەر بێت و ئەومان هەست پێ نەکرد ئەو کاتە ئەمەی هەستەکە نابێتە ئاوێنەیەک بۆ نیشاندانی ئەوەی کە لە پشتی ئەمەوە هەیە یعنی یاسا و بنەماکە یا توخمەکانەوەی کە لە سەرەتا ئاداڵێ دەبێ ئەوانە بزانین جا تەبیعەت دەتوانێت خۆی ئاشکرا بکات کاتی ئەرستۆ دەڵێ ئێمە دەبێت لەو شتانەوە دەست پێ بکەین کە دەیزانین بەرەو ئەو شتانە لای خۆمان زانرا و ڕۆشنن بەرەو ئەو شتانە بڕین کە لە سروش خۆیان زانرا و ڕۆشنە ئەلێرەوە ئێمە هەین و سروشتی ژێ وەفعەلەن سروش شتێکەیە دەیەوێ بیدا دەیەوێ ئاشکرایکە بەڵام ئەمە بۆ کێ ئاشکرا دەکات کێ سڕی خۆی تەبیعە سروشت نێنی خۆی بە کێ دەڵێ بەوە دەڵێ کە لە نێنیەکەی تێدەگا دەی بۆ ئەوەی لەم نێنیە تێبگەین دەبێت چی هەبێت دەبێت کۆدی مشتەرەکە بێت یعنی بۆ نمونە کەسێک لە شوێنەکە من نایناسم کەسێک من ڕادەسپێرێ بچم بۆ لای ئەو کەسە لە بینی ئەو کەسە و ئەم کەسەی ترا وشەیەکی نهێنی هەیە ئەو کەسەی تر بۆ ئەوەی من بناسێ دەبێت چیم پێبێ ئەو وشە نهێنی کە ئەو کەسە دەمداتێ بۆ نمونەگەر لە ناو کوردەواری خۆمانە دەڵێ بچۆ بۆ لای پێی بڵێ بەو ناونیشانە ئاوا ناونیشانێکی دەدات ئەم ناونیشانە یانی چی کۆدا ینی ئەمە شتێکە تەنها خۆیان دەیزانن کەسی تر نایزانێ دەڵێ بۆ ناونیشانەی کە ئاوا لەو شوێنە ئاوا بڵێ ئەوە ئەو نردویەتی ئەم ناونیشانە چییە کۆدا وە لە نێوان تەبیعە و مرۆڤیش ئەبۆ زانین ئەو کۆدا هەیە دەبێ ئینسان پێ بگات ئەمە چییە دەرەگەی بیرکردنەوە پێ دەگەیت بەس ئەم کۆدا کە هەیە بۆ ئەوەی بەرجەستە ببێ ئەو کاتە چی پێویستە ئەوە پێویستە سروش خۆی بکاتەوە بەڵام سروشت ئەوەی کە پەنهانی کردووە بۆ ئێمەی بە هیچ شێوەیەک ناکاتەوە ئەگەر وا تەسەوورکەین فشاری بخەینە سەر ئەوەی کە هایدگەر دەڵێ فشار خستنە سەری ئێمە فشار دەخەینە زۆر دێنین بۆ تەبیعە بۆ ئەوەی خۆی بکاتەوە بۆ ئێمە زەختی لێ دەکەین بەم فشارەی ئێمە دەخێنە سەر تەبیعە تەبان کاتی ئێمە بە مایکرۆسکۆپێک سەیری شتێک دەکەین ئەوە چیمان کردووە فشارمان لەسەر سروش دروست کردووە ئەمە دەمانەوێ ینی وەسیلەیە کە بەکارمان هێناوە بۆ ئەوەی نەک فشارمان دروست کرد بەکارمان هێناوە بۆ ئەوەی دواتر فشاری لەسەر دروست کرد ئەلێرە ئێمە تەبیعە وەک وەسیلە سێر دەکەین ینی لە ئاسن دەکۆڵینەوە بۆ ئەوەی بزانین دەبێت چی لێ بکەین و چی لێ نەکەین نەک ئەرێ ئاسن خۆی چییە ینی لێرە مامەڵەی چیمان کردووە کەرەستەمان کردووە لەگەڵ ئاسنانەک بوونەوەر ئەی لەم شوێنە ئاسنیش خۆی ناکاتەوە بۆ ئێمە وە پەنانەکانی خۆی ئاشکرا ناکات کاتێ پەنانەکانی خۆی ئاشکرا دەکات کاتی ئێمە وەکو وەسیلە نەمانبینی ئەوەی کە لەوانەیە یەکەمە باسم کرد کاتی ئێمە وەکو وەسیلە سێرمان کرد ئەو دەچێتە ناو چیەوە ناو تاریکەکەەوە ئێمە تاریکی دەکەین درەختێک کاتی ئێمە هەر لێەوە سێرمان کرد بەرمان بۆ بگرێ نایبینی ناتوانین بیناسی بۆ ئەم ناسینە جۆرێک لە هاوڕێیەتی پێویستە و دامەزرانی ئەم هاوڕێیەتیش لە ڕێگەی چیەوە دەبێت ئەو کۆدا مشتەرەکەی کە لە لایەکەوە لە ناو عەقڵی ئێمە هەیە لە لایەکی ترەوە لە ناو تەبیعە کەواتە ئەوەی کە لە ئێمەوە زانراوە بە هیناستەکەکەی ئەمە هەموو زانینەگنیە کە ئێمە لەبارەی ئەوەوە هەیە ئەوە هەمانە کە بە سروشتی وجودی هەیە ئەوەی کە بە سروشتی وجودی هەیە شتی تری ماوە پێمان بڵێ بۆمان ئاشکراکە کە ئێمە هیچ تاکو بۆ ئێمە ئاشکرا نەبووە و ئێمە ناشتوانین
بە هەستەکان ئاشکای بکەین. تاوان ئەلێرە ئەرستۆ دەڵێ بۆەوەی ئەو شتانە بزانین دەبێت چی بکەین؟ دەبێت پێی بە یا بنەما بەرین یا هۆکارەکان بەرین یا توخمەکان بەرین، یا هۆکار یا توخم یا بنەما. هەرچەندە لە پەرەگرافەکە دیێڕیەخیرا دەڵێ ئێمە لە ڕێگەی پەیبردنمان بە بنەما و هۆکارەکانەوە دەگەین بە توخمەکان. ئەومان باس کرد لەوانەی پێشوە کامە ڕەبتێک نییە لە ڕاستیا لەم بین. بەڵام توخمی شتەکان لەبەر ئەوە ڕەبتی بەوەیە کە مادیە فعلەن ئەوە گونجاوە ئێمە چی بکەین؟ ئێمە تەلەسکۆپێک مایکرۆسکۆپێک بێنین بۆ ئەوەی شتێک شی بکەینەوە بۆ توخمەکانی. کاتی ئێمە ئەمە دەکەن لە حدودی چیین؟ لە حدودی هیولای شتەکە ئیشتەکەین. هەر لەبەرەوە مامەڵەی زانستی مۆدێرن لە ڕاستیا لەگەڵ چیایە تا ئێستا؟ لەگەڵ هیولایە و خەریکی شیکردنەوەی هیولایە. بۆ چێتی هیولا؟ بۆ ئەوەی ئەو کاینات ئەو بوونەوەرانەی لە دروستکە کە خۆی دەیەدروستیکە. یعنی لا یەزال تحقیقاتی ئێمە لە تحقیقاتی زانستی مۆدێرن لە حدودی هیولات تێپەڕی نەکردووە، لە حدودی توخمەکان تێپەڕی نەکردووە. زانستی مۆدێرن پێویستی بە هۆکارەکان لە هیچ کتێبێکی فیزیا هۆکارەکانتان بینیوە؟ چوار عیلەتەکەی کە باسمان کرد وام چوار عیلەتە باز ناکرێ، ئەمە فڕێدراوەتە دەرەوەی فیزیا وەخراوەتە ناو ئۆنتۆلۆژیاوە. ئەمە شتێکە نابێ بچین بەلایە. لە کاتێکە ئەمە چوار عیلەتە کۆمەکمان دەکا ئەوەی کە کێشەی دروست کردووە لە مەوزوعی تەفسیرکردنی پەیدابوونی گردوونە لە ڕاستیا لەوەیە کە هەموو مامەڵەکردنەکە لەگەڵ هیولایە، چوار عیلەتەکەی تر فڕێدراوە. و ئەلێرەوە ئیتر زانست کاتی ئەمانە فڕێ دەدەین ئیتر زانست شکڵێکی ئەفسانەی وەردەگرێت، دەبێتە زانستی تیۆریک، دەبێتە شتێکی ئەتیقادی و بۆ بیر و باوەڕ بەکاردێن بۆ دروستکردنی بیر و باوەڕ و دەچێتە ناو جەنگی بیر و باوەڕەوە. ئیتر لێرەوەیە فەرەزەن لای کەسێکی وەکو هاوکینگ مۆزوعی خواهەیە یانە دەبێتە شتێکی زلکە ئەمە ئیشی ئەو نییە، ئیشی فیزیاییەک نییە خەریکی ئەمە بێت. ئەی بۆ چوەتە ئەوێ لەبەرەوە فعلەن فیزیا براوەتە ناو ئەتیقاداتەوە. ئەمە لە دەرەنجامی چی هاتووەتە ئەرەوە؟ لە دەرەنجامی ئەوەی زانستی مۆدێرن هەر خەریکی حسابکردنە. زانستی مۆدێرن خەریکی حسابکردنی هیولایە و خەریکی هەر لە ناو کەم ماگیری خواردووە، لە ناو کەمە، لە ناو چەندە و ئەمانە دەبرێتە دەرەوە. لە کاتێکە ئیمکان نەدەبوو زانستی مۆدێرن وجودی هەبێ ئەگەر باتایە و ئیتیمام بە هۆکارەکان نەدرا هەر چوار هۆکارەکان. یعنی ئەوەی کە یاساکان بنەماکان کەشف دەکا عەقڵە لە ڕاستیا تەرجەبە نییە. یعنی عەقڵ بەل لەوەی بە ئەزموون ئەو شتانە ئەزموون بکرێن دەرکی بەچی کردووە؟ دەرکی بە بنەماکان کردووە نەک یاساکان. لەناو تەجربە تۆ چی دەکەی؟ یاساکان وەردەگری نەک بنەماکان. بنەماکان بە هیچ شێوەیە بە شکڵێکی تەجریبی دەستمان ناکەوێت. ئەوەیە کە کانت پێ دەڵێ ئەپیرۆریە بەر تەجریبیە بەر لەوە. یعنی عەقڵ بەبێ ئەوەی تەجربە بکە دەگات بە کۆمەڵە یاسا و بنەما کە ئەمانە پێویستی بە تەجربە نییە بیان بدەن. منطق چییە؟ لۆجیکی ئەرسطۆ. لۆجیکی ئەرسطۆ شتێکی تەجریبی نییە، بە تەجربە دەستمان نەخستووە. هەمووشی کۆمەڵە بنەما و یاسان و حکمیش دەکەن واقع هەر بوونەوەرێکی واقعی محکومە بەوەی لۆجیکی ئەرسطۆ هەیە. ئەمە لەکوێوە هەیە؟ ئەوەیە لە نەقدی عەقڵی پەتی کانت چی دەکات؟ دەڵێت چۆن بزانین عەقڵ حدودی دەرکردنی عەقڵ زانینی عەقڵ چەندە ئەگەر بێت و هەموو وەسایلێکی تەجریبی لێ بگرین. ئایا عەقڵ ئەگەر ئێمە تەجربەی لێ بگرینەوە ئەوەی بە تەجریبی دەزانێت شتێک دەزانێت؟ چەند دەتوانێت بزانێت؟ ئەوەی کە ئێمە سروشمان بۆ دەکاتەوە وەکو شتێکی ئاشکا و ڕۆشن دەخاتە بەردەستمان لە ڕاستیا
ئەوە نییە کە لە هەستەکانەوە دەستمان دەکەوێت ئەوەیە کە بەبێ ئەزمون ئێمە عەقڵمان دەتوانێت دەرکی پێ بکات یعنی چی؟ یعنی بنەماکان و ئەو بنەمایی کە ئەو ئەڵسوکەوتەی لە هەر کۆمەڵێ شتا هەیە هەمووی مەحکومە بەچی بۆ بنەمایە هەر بە حکمی ئەوەی ئەم بنەمایە لە ناو کۆمەڵێ فۆرمی جیاوازە دووبارە دەبێتەوە ئێمە ناتوانین لە ناو فۆرمەکانە دەرک بە بنەماکە بکەین بۆچی؟ چونکە هەر یەکە لەو شتانە کە ئێمە سێری دەکەین بە جوولەیەکی جیاواز لە جوولەکەی تر دەجوولێتەوە کەچی هەمووشی چی هەیە؟ یەک بنەمایە یعنی یاساکان جیاوازن بەڵام بنەماکە یەکە لەبەرەوە بنەماکە بە هیچ شێوەیەک چی نییە؟ تەجریبی و هەتا دەرکیش بەم بنەمایانەکەین چی ناکرێتەوە؟ ئەمەی کە دەیبینین ئەوەی نابێت تەفسیر نابێت بۆمان لێک نادێتەوە ئەگەر لێکیش نەدایەوە یانی چی؟ یعنی ئێمە تەنها هەستمان پێکردووە نەک زانیومان و لێرەوە ئێمە لە زانینی هەستەکەەوە بەرەو زانینی عەقڵی دەڕۆین و زانینی عەقڵی کۆمەکمان دەکا کە ئەوەی لە سروشتا وەکو ئەرستۆ دەڵێ ڕۆشن و زانراوە زیاد ینی بۆ ئێمە ڕۆشن و زانراو ببێت ئەلێرا باسی ینی ئەوە دەکات چی کە دەڵێ لە سروشتا ڕۆشن و زانراوە مەبەستی ئەوەیە ئەم شتە ئیمکانی چەندە چەند ئیمکانی ئەوەی تایە ئێمە بیزانین ینی چەند قابلیەتی ئەوەی تایە و عەقڵی ئێمە چەند دەتوانێت ئەو شتە بزانێت تا کوێ دەتوانێت بیزانێت ئێمە سەرەتا کە شتەکان دەزانین ئاستێکی کەمە لە زانین بەڵام دواتر کە قوڵ دەبینەوە لێکدانەوە دەکەی ئەوە ئەو ئاستە فراوان دەبێت کە دەگەینە بنەماکە ئەو کاتە هەمووی ئەوەی کە لە دەرەوە هەیە چی دەبێت؟ ڕۆشن دەبێتەوە کەواتە بۆ ئەوەی شتێک ڕۆشن بێتەوە ئیلانا دەبێت چی بکەیت؟ دەبێت بگەینە بنەماکەی بۆ ئەوەی وجودی شتێک بۆ ئێمە ڕۆشن بێتەوە دەبێت بگەینە چوار هۆکارەکە بۆ ئەوەی هیولایەک بۆ ئێمە ڕۆشن بێتەوە دەبێت بگەینە پارچەکانی توخمە پێکێنەرەکەی لێرەوەیە کارسۆ دەڵێ بۆ زانین هەر زانینێک ئێمە پێویستمان بەوەیە بەل لەوەی ئەوەی کە دیارە بیزانین بۆ ئەوەی ئەو شتە بە زانینێکی یەقینی بیزانین دەبێت بگەینە ئەوەی کە ئەمە شاردوویەتیەوە کەواتە ئێمە کاتێک سەرەتا شتەکان دەزانین تەنها ئەوە دەزانین کە ئەوەی شاردووەتەوە دەبێت بیزانین ڕۆشنە؟ کاتی ئێمە بە هەستەکان یەکەم جار شتەکان دەبینین ئەو شتەی کە خۆی بۆ ئێمە نیشان دەدا ئەوەی شاردووەتەوە کە ئێمە دەبێت بیزانین تا ئەمەی کە خۆی بۆ ئێمە نیشانداوە ڕۆشن بێتەوە لەبەرەوە بە بێزانینی ئەوە ناتوانین تەفسیری ئەمە بکەین کە لێرا ڕوو دەدا ناتوانین لێکدانەوەی بۆ بکەین تەنها شتێکە بەرهەستەکانمان نادێت و دەڕوە و ئێمە ناتوانین بکەینە ناو ناسین لەگەڵانەوە بۆ ناسینەکە دەبێت چی بکەین دەبێت بچین لە پشتەوە بنەماکە دەرک پێ بکەین تاوەکو ئەم جوڵانەمان هەموو بۆ چی بکە لێک بداتەوە ئەم شتە بۆ ئاوا دەجوڵە و بۆ لەوێ ئاوای کرد و بۆ لەوێ ئاوای لێ هاتوو بۆەوەی ئەمانە ئەم جوڵە جۆرا و جۆرانە ئێمە بتوانین لێکیان بدەینەوە ینی چی ینی بیان گەڕێنینەوە بۆ ئەو بنەمایی کە جوڵەکان دروست دەکات دەبێت چی بکەین دەبێت بنەماکە دەرک پێ بکەین اینجا بێین لێکدانەوە بۆ جوڵەکان بکەین بۆ ئەوەی کە دەرکەوتەکان بکەین ئێستا وابزانم وازحە دەچینە سەر بەشێکی تر هەر لە ڕوونکردنەوەکەی ئەرستۆ ئەومان باس کرد ئەو شتانەی لە ئێمەوە زانداون ئەو شتانە نین کە بە شێوەیەکی ڕەها زانداون بە شێوەیەکی ڕەها کاتێک دەزانێن کە ئێمە بنەماکانمان دەرک پێ کرد هەر بۆیە دەبێت ئەو ڕێگایە بگرینە بەر و لەو شتانەوە دەست پێ بکەین کە لە سروشدا شاراون و لە ئێمەوە ئاشکران ئەوەی کە ڕواڵەتەکەیە هەستێکەکەیە جا بەرەو ئەوە بڕۆین کە لە سروش خۆیدا ئاشکرا و زانداوە تاوان ئەوەی لە سروشدا شاراوەیە ئەوەی بۆ ئێمە زانداوە ئەوەی لە سروش شاردوویەتەوە هیچتا کواشکای نەکردووە چییە؟ بنەماکانە ئەوەی بۆ ئێمە زانداوە ئەوەیە کە لە دەرکەوتەی ئەو بنەمانە یعنی ئەوەیە کە لەو بنەمایەوە دەرکەوتی کردووە دەرکەوتوە بۆ ئێمە
یا لەو هۆکارانەوە هاتووەتە بوو پەیدا بووە یا لەو توخمانەوە پێک هاتووە لەبەرەوە ئەوەی شاراوەیە توخمەکانە توخمە سادەکان کە پێکێنەری شتێکن یا هۆکارەکانە چوار عیلەتەکەی وجود هاتنە بوون یا چییە یا بنەمایەکە یا بنەماکان ئێستا ئەوە ڕۆشنە چی لە ئێمە شاراوەیە یعنی ئەوەی بۆ ئێمە ڕۆشنە و ئەوەی لە دەبێتەوە دەست پێ بکەین اینجا بەرەو ئەوە بڕین کە تەبیعەت شاردوویەتەوە یعنی ئەوەی تەبیعەت بۆ ئێمە ئاشکا کردووە ئەوەی ئاشکای کردووە ئەوەی پێپۆشیوەکە شاردوویەتەوە ئەمەی کە ئاشکای کردووە دەبێت لەمەوە دەست پێ بکەین بگەین ئەوی ترجا دەتوانین ئەمەی کە هەیە ئێمە بیزانین بە تەواتی ڕۆشن بێتەوە ئەرێ ئەم شتەی لەم سەتحا ئاوا دەجوولێتەوە بۆچی ئاوا دەجوولێتەوە بۆچی بە جۆرەی تر ناجوولێتەوە بۆ نمونە دوای ئەوە بزانین دەڵێکی ئەو شتانەی کە لە سەرەتادا بۆ ئێمە ڕۆشن و دیارن شتانێکی تێکەڵن و دواتر بۆی زانینی توخمەکان بنەماکانەوە ڕۆشن دەبنەوە یعنی ئەو شتانەی کە ئێستا ئێمە بە هەستەکان دەرکیان پێ دەکەین لە ڕاستیا شتانێکی تێکەڵن شتانێکی ڕوونی ئەو شتەی کە ئێمە دەیبینین لە ناوخۆیان چییە پێکهاتەیەکە لە کۆمەڵێشت کە ئەوەی ئێمە دەیبینین و ئەوەی کە زۆرە لە پشتەوەیە وەکو چی نیشانی ئەمەی دەدا وەکو یەکش نیشانی لە مادەیەکە کە لە کۆمەڵە توخم پێکاتووە ئەو مادەیە کە ئێمە دەیبینین ئەو مادەنە باوا بڵێم ئەو مادەنی کە ئێمە دەیبینین لە کۆمەڵە توخم پێکاتووە ئەو وا خۆی نیشان ناداکە لە کۆمەڵە توخم پێکاتووە ئەو وا خۆی نیشان دەدا چییە یەکە بە ئەم یەکە بەڵام خۆی چییە تێکەڵەیەکە لە چی کۆمەڵە توخم و بەم یەکیەتی کە نیشانی ئێمەی دەدا و ئێمە وا لێ دەکا بە یەکی ببینین لە ڕاستیا زانینی ئێمە بەمە دەکاتە زانینێکی تێکەڵ و پێکەڵ زانینێکی شێواوە زانینێکی نامەحکەم بۆ ئەوەی ئەم زانینەی ئێمە مەحکەم ببێت دەبێت چی بکەین دەبێت ئەو بنەمایە بدۆزینەوە کە ئەم زانینەی پێچی دەکرێت لێک دەدێتەوە ئەمەی کە زانیومانە یعنی یەکبوونی ئەو شتێکەوە یەک خۆی نیشان دەدا ئەمەمان بۆ تەفسیر بکە بۆ لێک بداتەوە چونکە لە ئەسڵا ئەمەی وەک یەک خۆی نیشانداوە چی نییە یەک نییە ئەمەی کە وەک یەک خۆی نیشانداوە فرەیە زۆرە زۆرێکە لە توخمەکان ئەمەی کە زۆرەکە لە توخمەکان چییە بۆ ئێمە چییە سەرەتا بۆ ئێمە شاراوەیە بۆ ئەوەی ئاشکرایکەین دەبێت بچینە چی بچینە ناو ئەو زۆرەوە کە لە پشتخۆیەوە لە ناو ئەم یەکبوونا شاردوویەتیەوە تاوان بە پێچەوانەوە شەیە شتانێکی زۆرمان هەیە ئەوەی کە شاردوویەتیەوە شاردویانەتەوە لە پشتخۆیانە چییە یەک ئێستا لە بنەما ئاوایە لە بنەما دەرکەوتەکانی ئەم بنەمایە فرەن زۆرێک لە دەرکەوتەکان بۆ ئێمە دیارن ئەم زۆرەی کە بۆ ئێمە دیارن چیان لە پشتی خۆیان شاردوێتەوە ئەو یەکەیان شاردوێتەوە کە بنەماکەیە کاتە لێرەوە دوو جۆر لە شاراوەمان هەیە لە ناو تەبیعە ئەوەی کە بۆ ئێمە زانراوە ئەوەی لە ناو تەبیعە خۆیان زانراوە بەس بۆ ئێمە ئاشکانیە دوو جۆر یەکیانەوەیە یەکە و شاراوەیە لە ناو فرا زۆرە ئەوی تریان ئەوەیە کە زۆرە و شاراوەتەوە لە ناو یەکە ئەوەی یەکە و شاراوەتەوە لە ناو فرا زۆرە ئەوە کولیە ئەوەی فرەیە و لە ناو یەکا کۆبووەتەوە ئەوەیان گشتیە یعنی یەکیان هەمەکیە یەکیان گشتیە ئەمەیان عامە بە عەرەبیەکەی ئەوی تریان کولیە بە کوردیەکەی ئەمە هەمەکیە و ئەوەیان گشتیە هەنە لێرا دەبێت گشتی و ئەمەکی لە یەکتر جا بکەینەوە ئەوەیە ئەو دەڵێ دواتر گشتی جۆرێکە لە هەمەکی جۆرێکە لە ئەمە دەمان ئەگەر بەو شکڵە بێ ینی گشتی هەڵگەڕاوی هەمەکیە بۆچی چونکە ئەو یەک دەشارێتەوە فرە نیشان دەدا ئەم فرە یەک نیشان دەدا و فرە دەشارێتەوە ئەویان لە بنەماکەوە
فرەکان هێن دەکرێت ئەمیان لە یەکەکە شیتەڵ دەکەیتەوە بۆچی شیتەڵی دەکەیت بۆ کۆمەڵێک بۆ زۆرەکە یعنی تاویلەکە لە یەکێکیانە لەکدانەوەکە لە یەکەوە بۆ فرەیە لە ویتریانە لە فرەوە بۆ یەکە ئەوەی شاراوەتەوە یەکە لە ناو فرا ئەوی لە ناو زۆرە ئەوی تریانەوەی شاراوەتەوە زۆرە لە ناو یەکە ئەو ڕۆشنە شتێک لە کۆمەڵە توخم پێگاتووە زۆرێک لە توخمەکانی تایە بەڵام بۆ ئێمە چییە یەک پارچەیە یەک دانێ بۆ ئەوەی ئەمە ئاشکرا بێت ئەم زانینە لێڵە و شێواوەمان بێتە زانینێکی یەقینی دەبێت چی بکەین دەبێت توخمەکانی ببین دەبێت بزانین ئەمە چۆن ئاوا هاتووەتە بەردەم ئێمە و لێرە هەیە بۆ ئەوە دەبێت بگەڕێنەوە بۆ بەل لەوەی کە ئەمە لێرە هەیە یعنی چی ینی بەل لەوەی کە ئەمە بەم حزورەوە لێرە هەبێت بەل لەوەی ئەمە بەم حزورەوە لێرە هەبێت چییە کۆمەڵێ پارچەی کۆمەڵێ توخمە وام توخمانە کۆبوونەتەوە ئەمەیان حازر کردووە لە بەردەمان ئەوەش ڕۆشن بوویەوە کە ئەو شتانەی کە لە سەرەتادا بۆ ئێمە ڕۆشن و دیارە شتانێکی تێکەڵن و دواتر بۆی زانینی توخمەکان و بنەماکانەوە ڕۆشن دەبنەوە ڕۆشنەوانی ئەمەش ئەم پەرگرافەش ڕۆشن بۆدا ئێستا زانین دوایەوە ئەڵێ بۆیە دەبێت لەوەوە کە گشتە بەرەو ئەوە بڕۆین کە پارچەکانی ئەو گشتن تەمان ئەمە تەنها بۆچی دەبێت بۆی گشتەکە دەبێت ئەوەی کەوتمان شتێک یەکە بەڵام لە کۆمەڵی پارچە پێکاتوە بۆیە دەبێت لەوەوە کە گشتە بەرەو ئەوە بڕۆین کە پارچەکانی ئەو گشتن ئەوە تەمان استقرا و استنبات ئەو دوو ڕێگایە ئەو دوو میتۆدەیە یەکێکیان لە کولەوە بەرەو جوزە یەکێکیان لە جوزەوە بەرەو کول دەڕوە بۆیە دەبێت لەوەوە کە گشتە بەرەوە بڕۆین کە پارچەکانی ئەو گشتن ئەوەی کۆیە بۆ هەست زانراوترە گشتیش کۆیەکە بۆیە گشتانێکی زۆر دەگرێتەوە کە پارچەکانی ئەون یعنی ئێمە یەکەم جار کە شتەکان دێنە بەردەم دەیزانین بە شکڵێکی گشتی دەیانزانین یەکەم جار ورد نین لە بینینمانە یعنی ناتوانین ئەمە پشتەوەی ببینین تەنها ئەوەی کە هەیە خۆی نیشان دەدا شێوەیەکی گشتی ئەو شتەیە یعنی هەستەکان شێوەیەکی گشتی ئەو شتەمان بۆ دەگوازنەوە بەڵام لەناو ئەم شێوە گشتیا شتانێکن کە ئێمە ناتوانین سەرەتا دەرکیان پێ بکەین لەبەرەوە دەبێت لەوەی کە گشتیە تێپەڕین بەرەو ئەوەی کە ئەم گشتەی لێوەدی هاتووە ئەو کاتە تێدەگەیت ئەم گشتە چۆنە و چییە یعنی ئەو کاتێک گشتەکە دەبینین ئەو کاتە گشتەکە بە چێوە دەبینین بە پارچەکانیەوە دەبینین ئەو کاتە زانینی ئێمە زانینی زانایەک بۆ معدەنێکە لە بەردەمیایەتی کاتێ سێری ئەم معدەنە دەکات لە ڕاستیا وەکو سیرکردنی ئەو کەسێک نییە کە فعلەن توخمەکانی نازانێ و سێری دەکات ئەم کە دەبینێ لەگەڵ یا چی دەبینێ جوزەکانیشی دەبینێ ئەو کاتە زانینی ئەم زانینی شتەکەیە لە حاڵەتە ڕاهاکەیە بەڵام زانینی ئەو کەسەی کە زانایە گنیامەیشی کرد بێتەوە تەنها زانینی ئەو گشتەیەکە ڕواڵەتەیەکە هەستەکان پێمان دەدەن یعنی زانایەک کاتێ سێری پارچەیەک لە شت دەکا کە پارچەیەکی پێکاتەییە ئەو هەر شتەکە نابینی پارچەکانیشی دەبین بۆ نمونە کاک مقداد ئینەکە لەسەر قارچک بوو بە بەحسەکەی لە ماسەرەکەی ئێستا کاک مقداد کە دەچێت بۆ ئەو شاخە قارچک دەبینێ قارچەکە نابینێ قارچکەکە دەبینێ بە هەموو شتەکانەوە ئەو جوزانەی کە تایە ئەوەی کە چوە لێ کۆڵیوەتەوە بەڵام کەسێکی تر کە دەچێت بۆ ئەوەی قارچک بێنێ بۆ خواردن ئەمەیان چی دەبینێ ئەمە بە هەر قارچک دەبینێ ئەوە دەبینێ کە هەیە بە پارچەکانی هۆ نابینی یعنی بەشەکانی نابینی لەبەرەوە بینینی ئەمیان و زانینی ئەم جیاوازە لە زانینی ئەو زانینی ئەم زانینێکی ڕۆشنە زانینی ئەو زانینێکی لێڵ و تاریکە بۆچی زانین و لێڵ و تاریکە چونکە قارچکەکە بە نسبەتی ئەوە لەناو بەکارهێنانایە ئەوەی کە پێشتر وتمەنە لەناو بەکارهێنانایە یعنی ئەم قارچکەی دەوێت بۆی بیخوا نەک ئەم قارچکەی دەوێت بۆی بزانێت قارچکەکە چییە تعرفی لەگەڵتا بیناسێ ئاشکرایکە ئەلێرەوە ئێمە زانینمان فەرق دەکا و ئەو زانینی ڕۆشنە ینی زانینی
ئەوەیە ئەو زانینەی کە ئەوەی کە دەڵێ لە ناو سروشا زانراوە بۆ ئێمە شاراوەیە ئەمەیە ئێستا ڕۆشن بوویەوە چییە یعنی ئەو زانینەی کە لای کات مەغدادەیە وەکو کەسێک کە بەحسی کردووە لەبارەی قارچکەوە چووەم قارچکە شی کردوێتەوە بۆ پارچەکانی ئەم زانینە جیاوازە لە زانینی ئەوی تر ئەمە زانینە شاراوەکەی کە بەیم نسبەت ئێمەوە شاراوەیە و لە خۆیان زانراوە ئەو گەیشتووە بەو زانینە بە حکمیەوەی گەیشتووە بەچی بە پارچەکانی توخمەکانی پێکاتنی ئەم قارچکە دوایەوە چی دەڵێ نمونەیەکی تر دێنێتەوە دەڵێ دێتە سەر مەوزۆی زمان گوتن ئەڵێ ئەمە جۆرێک لە جۆرەکان ئەمە بە جۆرێک لە جۆرەکان لە ناوەکانیشدا بە گوێرەی ئەوانەی کە دەیانگرێتەوە هەیە و گزارش لە گشتێک دەکات نەک پارچەکانی وەک ئەوەی کە دەڵێیت بازنە طبعاً وەک ئەوەی کە دەڵێی مرۆڤ چونکە بازنەکە تۆزە ئیشکالمان بۆ دروست دەکات کە دەڵێی بازنە طبعاً بازنە لە ڕاستیا کە ئاوا دەیڵێین لەبەرەوە بازنە جۆرا و جۆرە بازنە هەیە لە مسە بازنەیە هەرەمە بازنەکەی تایە بازن هەیە ئاڵقە هەیە ئەمانە هەموو چی ئەمانە هەمووی بازنەیان تایە بەڵام چینی بازنە نین یعنی بازنە فۆرمەکەیان ئەم بازنەیە دەکرێت حەجمی جۆرا و جۆری هەیە جگە لەوە کام بازنەیە شی دەکەینەوە نیوەتیرەی هەیە چەقی هەیە ئەم پاشانەی کە هەیە لەبەرەوە لە ڕووی دەرکەوتنەوە بازنە کە دەردەکەوێت بە دەرکەوتەی جیاجیا دەردەکەوێت بۆ ئەوەی بازنە خۆی بە شێوەیەکی ڕەها بزانین دەبێت چی بزانین دەبێت سروشتی بازنەکە بزانین ئەو سروشتی بازنە چییە فەرەزەن سروشتی بازنە ئەوەیە چەماوەیەوە نابێت بە شکڵێکی ڕاست هێن بکرێت بەرەبەرە دەچینە ناو پارچەکانی ئەوەی کەوا دەکا ئەم هێڵە بازنە بێت و چوارگۆشە نەبێت چی وا دەکا ئەم هێڵە کە بەدەستمانەوەیە ئەم شتە ئێمە ئاوامان لێ کرد باز نەبێت وامە باز نەبێت چوارگۆشە نەبێت یا سێگۆشە نەبێت چی وا دەکات سێگۆشە بێ فەرەزەن بازنە نەبێت ئەوەی وا دەکات سێگۆشە بێ کاتی ئەمەمانزانی ئەو کاتە ئەوەمانزانیوە کە سێگۆشەکە لە سروشتی خۆیان بۆ ئێمە شاراوەیە بەڵام لە خۆیان چییە دیارە ینی لە خۆیان زانراوە ینی ئاشکرای ینی چی ینی ئیمکانی ئەوە هەیە ئێمە دەرکی پێ بکەین و بیزانین نەک خۆی دەیزانین شتەکە خۆی دەیزانین نە شتەکە خۆی ئاشکرای دەکات نە ئێمە کاتێ دەکەوینە بەرکەوتن لەگەڵ ئەم سێگۆشە و بە جۆرێکی تربیری لێ دەکەینەوە شێوازی بیرکردنەوەکەمان و ئامانجی بیرکردنەوەکەمان وا دەکا ئەم سێگۆشە بە جۆرێکی تر خۆی بکاتەوە بۆ ئێمە و کۆمەڵە نێنی خۆی هەیە ئاشکرایکە کاتی ئەمانی ئاشکاکرە و کاتێ ئێمە لەسەر ئەوە ساسە دەزانین سێگۆشە ئەگەر چی نەبێ لەو شتانەی کە و کردوویەتی بە سێگۆشە لە سێگۆشەوێتی دەردەچێت یعنی شتێکگەیە وا دەکات سێگۆشە لە سێگۆشە بوون دەرچێت شتێکگەیە وا دەکات چوارگۆشە لە چوارگۆشە بوون دەرچێت حدێکی هەیە بۆ نمونە ئەگەر درێژی کەینەوە دەبێتە لاکێشە لە چوارگۆشە بوون دەردەچێت و ئێمە هەمان مەسافە پەتێکمانەیە ئاوەندەیە ئەم پەتە دەتوانین چی بکەین دەتوانین سێگۆشەیەک و چوارگۆشەیەک و لاکێشەیەکی لە ڕووی کەمەوە چییە هەمان شتە بەڵام دەتوانین ئێمە هەموومانەی پێ دروستکەین بەڵام هەر یەکە لەمانە سروشتێکی هەیە یعنی ئەمە مادەیە ئەو شکڵانەی پێ دەدەن چییە فۆرمەکەی ئەمە وەکو چی وایە وەکو تەختەکە و کورسەکە وایە فۆرمی پێ دەدەین فۆرمی یا بازنەی پێ دەدەن یا فلانی پێ دەدەن یا فیسان جا ئەوەی کە ئێمە یەکەم جار دەیبینی بازنەیە بە گشتی ئەم بازنە بە گشتی کە دەیبینی ناتوانێت لێکدانەوەیکی تەوامان بۆ بازنەکە بۆ بکاو بە ڕۆشنی پیشانەوە تەمان ئەمە باشتر وا بوو نمونونەکەی بڵێ مرۆڤ تەمان لە دوایەوە ئەو نمونە دێنێتەوە نمونەی مناڵێک دێنێتەوە ئەڵێ تەبان بەنسبەت بازنەکەەوە دەڵێ بەڵام کاتێک دیاری دەکەیت بە پارچەکانی دیاری دەکەیت ینی پارچەکانت کەی دەرپێکرد ئەو کاتت دەتوانی بازنەکەش بزانی چییە پارچەکانی بازنەکە چییە بازنەیە گەمە پارچە بکەین بە شکڵێکی هەندەسی خەتی بۆ دەکێشین و یەکسەر چقەت دروست دەبێت کە هەمویان لەوەوە دەردەچن و ئەمە بەرەبەرە دەزانین پارچەکانی دەک پێ دەکەین و کاتی ئێمە سەیری بازنەیەک دەکەین وەکو ئەو کەسە نییە کە زانینی بە بازنەکە هەیە چونکە ئێمە ئەو شتە شاراوانش کە لە بازنەکە هەیە دەیزانین وەکو کەسێکی ئەندازیار بەڵام کەسێک کە ئەندازیارە ئەندازیار نییە هەر بازنە تەواو هیچی تر نبینێت تەنها بازنە دەبینێت و ناتوانێت بچێتەوە بۆ پارچەکانی بەڵام لێرە تەوان
نمونەیەکی تر دێنێتەوە ئەڵێ منداڵ سەرەتا وا دەزانێت هەر پیاوێکی بینی و پیاوە باوکێتی ئەمە چی بینیوە نەیتوانیەوە شکلانە ورد کاتەوە تاوەکو بزانێت کامیان باوکێتی یەکسەر چی بینیوە ئەوەی گشتێ بینیوێتی ئەم زانینەی ئەم کەسە چییە لێڵە چونکە پیاوی بە باوک زانیوە پیاو چییە پیاو گشتیە بەڵام باوک یەکسەر تایبەتی دەبێتەوە یا هەر مرۆڤێک تۆ دەبینی یا بە نمونەیەکی ڕۆشنتر بۆ ئەمە ئێمە کاتێکە لەگەڵ چینیەکانە هەڵس و کەوت ناکەین کاتێک ئێمە لە یاریەکی فوتبۆڵێنا لە ناو ساحایەکە دەیان بینین ئێمە ناتوانین لە یەکیان جیاکەینەوە هەمویان بۆ ئێمە لە یەک دەچن بەڵام ئایا ئەمە وایە لە یەک دەچن چۆن مسکی نمونەیەک دێنێتەوە کە باسی جیاوازی زمانەکان دەکات تەمان بەڵگەکەی بەڵگەیەکی دروست نییە بەڵام بۆ ئێرە زۆر ڕۆشنکەرەوەیە ئەڵا ئەگەر یەکێک لە مەریخەوە بێت بۆ سەر زەوی یعنی کاینێک بێت کە کاینێکی تر کاینێکی عاقڵ بێ گوێی لەم خەڵکە بێکە قسە دەکات فەرزەن گوێی لە هەورانیەک دەگرێت بە هەورانی قسە دەکات سۆرانێک بە سۆرانی یابانیەک بە یابانی فەڕەنسیەک بە فەڕەنسی ئەم کەسا ئەم کاینە وا تەسەوەر دەکات ئەمە هەمویان چییە یەک زمانە ینی جیان ناکاتەوە لەبەرەوە ئەوەی گشتیە لە هەمویانە تەنها ئەوە دەرک پێ دەکات بەڵام دواتر کە قوڵ دەبێتەوە جیاکاریەکان دروست دەبن و کاتێک تۆ دەگەیتە چی دەگەیتە جیاوازیەکان کەواتە ئەوەی لە سروشت بۆ ئێمە شاراوەیە لە سروشتە و ئەوەی بۆ ئێمە زانراوە ئێمە لە ڕێگەی ئەمەی کام تێکستەماشی کردەوە دوو جۆرە یەکیانەوەیە یا ئەوەی شاراوەتەوە یەکە دەکرێتەوەن یەک بێ یا لە یەک زیاتر بێ یا دەکرێت ئەوەی شاراوەتەوە فرە بێت ئەوەی شاراوەتەوە زۆر بێت ئێمە دەبێت بگەینە ئەو زۆرە ئەگەر توخمەکان بوونەوە دەگەینە زۆر ئەگەر هۆکارەکان بوون دەگەینە زۆر چونکە چوار هۆکارن ئەگەر بنەما بوو دەگەینە یەک یا بە پێچەوانەوە لە یەکەوە بەرەو فرە دەچین لێرا کۆتایی دێنین بە بەشی یەکەمی کتێبی یەکەمی سوژنەسی